بەناوی خوای بەخشندەی میرەبان زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بەخێر بێن. دیارە ئێمە ئەمڕۆ کۆمەڵی دادگەری کوردستان یەکێتی نیشتیوانی کوردستان لە بارگای ئەنجومەنی باڵای کۆمەڵ لە شاری سلێمانی کۆبووینەوە. کۆبوونەوەکە تایبەت بوو بە پرسی هەڵبژاردنەکان، بە تایبەت هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە بڕیارە لە مانگی 12 ساڵی ئەم ساڵ ئەنجام بدرێت. لە کۆبوونەوەکە گفتوگۆمان کرد لەسەر هەڵوێستەکانی هەردوو لایەن و هەردوو لا جەختمان کردەوە لەوەی کە پێویستە بۆ ئەم قۆناغەی پرسی کورد لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کورد لەو ناوچانە یەک بێ بۆ ئەوەی کە سەنگ و پێگەی کورد لەو ناوچانە بەهێز بێ و وەکو خۆی پارێزراو بێت. دیارە هەردوو لامان کۆچین لەسەرەوەی کە کورد بە بەهێزیەوە بڕواتە ناو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاوە چاوی لەوە بێ کە لەو ناوچانە زۆرترین کورسی بباتەوە و لەو ناوچانە بتوانێت پۆستە ئیداریەکانی بە تایبەت پارێزگا لەو ناوچانە بەدەست بێنێتەوە، بە تایبەتی کەرکووک، چونکە هەمومان نەزانین ئێستا کەرکووک لە بارودۆخێکی تایبەتمەندە. لەو ئەو بارودۆخەش هەمومان ئەمانەوێ کێشەکانی کورد لە ڕێگەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگایەک لای بکەینەوە. دووبارە بەخێر بێن. ئەمە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر سپاسی کۆمەڵی دادگەری دەکەین کە ئەمڕۆکە ئێمە لە ماوەی ڕابردوو ئەتوانم بڕێن پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی دادگەری و هێز و لایەنە سیاسیەکانی تریش بە ئاراستەیەکی باش بووە. هەمیشە لە زۆر پرسە گرنگ و چارەنووسازەکان ئێمە کۆک بووین، یەکدەنگ بووین. ئەوەی ئەمڕۆکە لەم کۆبوونەوە و سەردانەمان بۆ لای بەڕێزان لە کۆمەڵی دادگەری تایبەتە بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم کە لە بەردەم هەڵبژاردنیشی چارەنووسازداین لە بەرامبەر هەموو هێز و لایەنە سیاسی کوردستانیەکانی کە لەوێ هەیە و بەشداری هەڵبژاردنەکان دەکەن. پێکهاتەکانی تر ئامادەکاری تەواویان کردووە، خۆیان کۆ کردوێتەوە بە یەکلیستی بەشداری هەڵبژاردنەکان بکەن بۆ ئەنجامی ئەوەی کە چۆن دەڕێ زیاتر هەنگاوەکانی خۆیان و کورسی و هینی خۆیان لەوێ زیاتر بەدەست بێنن. ئەگەر ملاحەزە بکەن لە هەموو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بەردەوامی لە کەرکووک و هەموو ناوچەکانی تر هەڵبژاردن ئەنجام درراوە، بەڵام هەڵبژاردننی مەحەلی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ماوەی چەندین ساڵە ئەنجام نەدراوە. ئەسبابەکەی ئەوەیە کە کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی لە پێکهاتەکانی کە هەمیشە گومان و کێشە و گیرروگرفتیان بۆ هەڵبژاردننی کەرکووک و ئەو ناوچانە دروست کردووە بەو پێی کە زۆرینەی کوردن